بە ئامادەبوونی هەواڵان وەستا ڕەسوڵ و مەلایەری ئەندامانی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هیواقەرنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و ژمارەیەک لە بەرپرسانی حیزبی و حکومی و هەواڵانی سنووری مەڵبەندی 24 ڕاپەڕین لە شاری ڕانیە ڕێوڕسمێکی تایبەت بۆ تەمەنی پڕبەخششی 8 هەواڵی یەکێتی بەڕێوەچوو کە بە درێژایی تەمەنیان وەک بەڕێوەبەر لە فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکانی ئیدارەی ڕاپەڕین خزمەتی هاوڵاتیانیان کردو لە ئێستاشدا بە پێی یاسایی خانەنشینی دەستبەرداری بەرپرسیارەتیەکەیان بوون. هەموو هەڤاڵانی تر بێگومان کە لە کاران کە ئێستا لە کاران کە گەنج بوونە وەکو ئەمان ئەم تەمەنەیان بە خزمەتی خۆیان هێناوە ئەوانش ئەبێ بەم ڕێچکە قیتارەیە تێپەڕن و خزمەتەکەیان خەرمانێک بێت و لە پاشان ئەوەیان بۆ ئەمێنێتەوە وەکو ئەم هەشت هەڤاڵە پێیان بڵێن ئێوە سمبڵی کار و خزمەت بوون لە مەنتیقەکە بۆیە ئەم هەموو هەڤاڵە لەم هۆڵەیە کۆبووەتەوە بۆی ڕێز لە ئێوە بگرێن چەند خۆشە ئینسانەمەی بۆ بمێنێتەوە. لە بەرامبەر ئەم ڕێزنامەیەشدا هەواڵانی خانەنشین سوپاسی هەواڵانی مەڵبەندی 24 ڕاپەڕینیان کرد و ڕانگەیاند وەک چۆن لە ڕابردوو خزمەتی هاوڵاتیانیان کردووە لە ئێستاشدا بە هەمان شێوە کادیری بۆ وەفای یەکێتین و لەکوێش پێویست بێت ئامادەن توانا و ئەزمون و شارەزاییان بخەنە خزمەتی دەڤەرەکە. کارانی کە ئێمەمانان کردومانە توانیمانە بە شێوەیەک لە شێوەکان بتوانین خزمەتی گەل و نیشتیمانەکە بکەین و خزمەتی یەکێتی بکەین. ئەوەی کە ئێستا ببینم بۆ خۆم زۆر ئاسوودەم سەرفرازم کۆتانیمە لە خیلالی ئەو ماوەی کە ئەرچ حکومیم لە ئەسۆدا بۆ توانیمە جێبەجێ بکەم. ڕێزنامەی دوای خزمەت وەفاداری یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ هەواڵانی بە ئەزمون کە لە ڕابردوو بە درێژایی چەندین ساڵ بە شێوازی جیازیای خزمەتی هاوڵاتیانیان کردو بۆ داهاتووش وەک هەمیشە ئامادەی خزمەتکردنیان کردووە بە ئەولەویەت و کاری لە پێشینەیان. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.